سپارت بۆ بابەتی کە ئێستا لە نێو کۆمەڵگادا قسە و باسی لەسەر دەکرێت ئەویش مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنایە. ئێوە لە ڕەوانگەی ئاینیەوە چا هۆشداریەکە دەنە هاوڵاتیان مە چێ ڕێنمایەکی تایبەتتان هەیە بۆم بوارە بۆ پاراستنی زیاتری گیانی هاوڵاتیان؟ بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان، هیوادارم خۆی گەورە ئێمەی ئەو ستافێک کە ئێستا لە کارداین و سەرجەم هاوڵاتیان و بینەر و بیسەرانی کوردستان لە هەر ئاستێکدا هەن هەر هەموو خەڵکەکەمان پارێزراو بێ لە کوردستان و مرۆڤایەتیش هەر هەموو بپارێزێ لەو ئازارە ناخۆشەی لەو نەخۆشیە ناخۆشەی کە ڕووی لە مرۆڤایەتی کردووە و بەداخەوە تا ئەندازەیەکی ڕێژەیەکی کەمیش سوپاس بەخوا کە ڕێژەیەکی تەنیا ڕوزیە یعنی کە خۆمانی لێ دەپارێزین ئەوەی کە لە کوردستان هەیە و ئیعلان کراوە لەو ئاستەدانە. بەڵام من دەمەوێت دەستخۆشی لە پێش هەر شتێک لەو بڕیارە جوانە بکەم کە دوێنێ یەکێتی زانایانی ئیسلامی کوردستان دەریان کرد و منیش وەکو ئەندامێک لە بۆردی دانانی گوتاری هەینی بۆ مامۆستایان کە هەفتانە ئێمە گوتار ڕێنمایی دەدەین بە هەموو مامۆستایان بۆردێکە لە وەزارەتی ئەوقاف حکوومەتی کوردستان تەشکیلی کردووە کە من ئەندامتیایە. هەفتەی پێشومە باسمان هەر لەسەر باسی کۆرۆنا و خۆپارێزی بوو و بۆ ئەم هەفتەیش کە بڕیار ماوا بوو ئەگەر جومعەمان کرد ئەگەر جومعە بکرێ بە ئەگەرەوە داماننا باس لە هەمان شت بکەین لە ڕووە شەرعێکەیەوە. ئەوەی کە جەنابەت لی دەپرسیت من لەم بارەیەوە چی بڵێم، ئەم بابەتانە بابەتی سۆز ئامێزینین، بابەتێکن وەکو موسڵمان بە عەقڵێکی موسڵمانانە تەمەشا دەکرێ، بە لۆژیکێکی موسڵمانانە تەمەشای دەکرێ، وەکو کەسایەتی دینی بە تایبەتی دەگەڕێتەوە بۆ سەرچاوەکانی دین خۆی تایدا، چ ئاەتەکانی قورئانی پڕ لە بەخشش بێ، چ فەرموودە و ئاکاری پێغەمبەر بێ درودی خوای لەسەر بێ، یاخود جێبەجێکردنی یارانی پێغەمبەر بێ صلی الله علیه و سلم مسلمانان بۆی، یاخود فەقیهەکانمان لەو حاڵەتانەیە چیان گوتووە و چ دەڵێن. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی داڕشتنی هەر شەریعەتێک کە هاتووە خوای گەورە بۆ مرۆڤایەتی دارتووە پاراستنی ئینسانە لە ڕۆحیە، لە سامانیە، لە ناموسیە، لە خوێنیە. هەر مەترسیەک ڕوو بکاتە مرۆڤ پارێزراو دەبێ، ئەو مرۆڤە دەبێت پارێزگاری لێ بکرێ بۆی ئەو مەترسیەی لێ دوور بخرێتەوە لە هەر ئاستێک و بە هەر شێوەیەک. باش ئەو بڕیارێکی حکوومەت ئەمڕۆ دەری کردووە بۆەوەی کە نوێژی هێنیش ڕابگرێت تا کاتێکی نادی ئەردوودڵیەکی لێ هاوڵاتیان دروست کرەوە بۆەوەی کە ئایا ئەمە سەرپێچیکردن لە ئەرکائینیەکان ئەبێت یان نە، بەڵام بەپێی ئاینی پیرۆزی ئیسلام کە کاتێک کە بەرژەوەندی گشتی لە بەرچاو بگیرێت پێویستە ئەم ئەرکانە وەکو خۆی ئەگەر جێبەجێ نەکرێن هیچ کێشێک دروست ناکات. ئایا حەدیثیەکی تایبەت هەیە بۆی کە مسلمانان دڵنیا بنەوە، هاوڵاتیان دڵنیا بنەوە لەوەی کە ئەمە ئەتوانێت لە بەرژەوەندی گشتیدا بۆ پاراستنی گیانی خۆیان کاریگەر بێت؟ بەر هەموو شتێک هەر شتێک دڵە ڕاوچێ بۆ مرۆڤ دروست بکات ئەبێ بەرهەڵستی لێ بکرێت لە دڵە ڕاوچێ دوورکەوینەوە. سەرجەم پزیشکەکانی جیهان و بە کوردستانیشەوە پێمان دەڵێن ئەم نەخۆشیە کۆمەڵی ڕێگەی تەنینەوە و گرتنەوەی هەیە، پژمین، کۆچین، نزیکی، تەوقەکردن، هەناسە بەیەکاچوون ئەمانە. ئەگەر ئێمە لە مزگەوتێکە بمانوێت نوێژ بکەین، نوێژێکی جەماعەت بکەین بەو شێوەی کە دین پێمان دەڵێ، ئەبێ لە پاڵی یەکابن و لە کاتێکە کە لە پاڵی یەکانە بوون یعنی سەرپێچی سونەتێکی پێغەمبەریان کردو صلی الله علیه و سلم وەکو پێویست نوێژیان جێبەجێ نەکردو چونکی پاڵیان نەداوە بە پاڵیەکەوە. ئەگەر پاڵدان بە بەیەکەکەوە زیانێکی گەیان بە یەکێ لەوانە، لەو حاڵەتەیە ئەو پاڵ بەیەکەوە دانە نەک سونەتە دەبێ بە حرام چونکی بوو بە سەبەبی زیانکردن. ئەزیزم، نەخۆشیەک کە پێی گەوترێ کۆرۆنا، ئەمڕۆ ئەم کۆرۆنا ئەم نەخۆشیە، ئایا ئەم نەخۆشیە مەترسی دارترە یاخود پیاز خواردن و سیر خواردن؟ پرسیارێکی ساکارە کە لە جەنابەتەکەم و بینەرانیش گوێیان لێ دەبێ. پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرمێ ئەگەر کەسێک سیری خوارد یا پیازی خوارد فەلیوجەنبنا وەلیوجەنب مەجالیسەنا فەلیوجەنبنا وەلیوجەنب مەساجدەنا. ئەگەر کەسێ سیر و پیازی خوارد بۆی بە بۆنەکەی کەس ئێزعاج نەکا، دوورکەوێتەوە لە مەجلیسمان، دوورکەوێتەوە لە مزگەوتمان. سیر و پیاز ئەگەر کەسێک لەبەر سیر و پیاز نابێ بێ بۆ مزگەوت، ئەی ئەگەر کەسێک پەتایەکی بگرەوەی هەبێ
چەند ئەبێ ئەرێک بێ لەسەری نابێ بێ بەس کێشەکەی ئێمە لە تاکی کۆمەڵگەی ئێمەدا ئایا تاکەکانمان لەو ئاستە تێگەیشتنەدان کە کاتێک تۆ پێت گوت جەنابەت لەبەر ئەوەی ئەکۆکی لەبەر ئەوەی پژمەت گتووە لەبەروی گومانی نەخۆشیەکەت هەیە مەیە بۆ مزگە و بە قسەمان بکە نا کەوابوو عرب قسەیەکی هەیە الباب الذي فيه ريح نسده ونستريح ئەو دەواازەی ئەو دەرگایەی کە هەوای لێوە دێ ئێمە دایەخەین ئەبێ شتێکی هێڵێکی گشتیمان هەبێ دووری خاتەوە خی گەورە پێمان دەفەرمێ یورید الله بكم اليسر ولا يريد بكم العسر خی گەورە کە دینی بۆ ئێوە ناردووە ئاسانکاری بۆ ئێوە دەوێ نەک تووشی ناڕەحەتیتان بکات ئەم بڕیارەی حکوومەت ڕاستەخۆ بڕیارەکە دەرنەشوڕ ئەمڕۆ دەرچوو بێت دوێنێ یەکێتی زانایانی ئیسلامی کوردستان کۆبوونەوانێ و یەکێتی زانایانیش لە مەریخ نین لە هەولێر کە کۆبوونەوانێ و لە هەموو ئەندامەکانیان لە بەشەکە شارەکانی تری کوردستان کە هاتن لێرە کۆبوونەوە ئەو بڕیارە جوانانەیان دەرکرد لە پەیوەستی ڕاستە و خۆدا بوون لەگەڵ حکوومەت لە پەیوەندی ڕاستە خۆدا زۆرتر شتی باشتر دەزانم بەڵام ڕەنگە پێویست ناکابێڵێم لە پەیوەندی ڕاستە و خۆدا بوون دەرەنجام کە ئەمڕۆ گەیشتە ئەوە فتواکە کە دوێنێ زۆر سەریح ئەڵێ ئەگەر لە شوێنێکە دەرکەوت کاریگەری هەیە لەو شوێنەدا جومعە و جەماعەت ڕادەگیرێ فعلا ئەمڕۆ قوربانی بینرا کە لە شاری سلێمانی قوربانی هەبووە کە مادەم قوربانی هەبووە بوو بە ئەرێک بوو بە ئەرێک فەرمانێک دەربکرێ بۆ ئەوەی خەڵک دوورکەنەوە ئەم ئەرکەش ئەگەر مەلاکان خۆیان دەریان کردایە مامۆستایان بەر ڕەنگە وابەستە نەبن بەو بڕیارەوە دەبوو حکوومەت دەریکە کە حکوومەت دەری کرد ئەمجا بوو بە ئەرێک لەسەر هەموو مامۆستایەکی ئاینی بوو بە ئەرێک لەسەرمان وەکو چۆن منە مێوارە دوای کردن نوێژی مەغریب بۆ خەڵکەکە پێم وتن بەڕێزان ئیتر نوێژی عیشا جەماعەت ناکەین لە مزگەوتی خەدیجە کوبرا چونکی ئەو بڕیارە لای من فەرمانێکی شەرعی وەری دەکرد زۆر باشە پێشتر کە لە هەموو کاتەکانی هەستیار لە کوردستاندا مامۆستایانی ئاینی لە ڕێگەی مزگەوتەکان و گوتاری نوێژی هێنیە لە نوێژە جەماعیەکاندا پەیامەکانی خۆیانیان بە خەڵک دەگەیاند لە ئێستادا ئێوە چۆن پەیام و ڕاستپاردەکانی خۆتان هۆشداریەکانتان بە خەڵک دەگەێنن و چۆن خەڵک ئەرکدار دەکەنەوە بەرامبەر بە پاراستنی گیانی خۆیان و هەروەها کوردستانیش بێگومان سوۆشیال میدیا بەدەست هەمومانەوە هەیە ڕێگەیەکێ لە ڕێگەکان کە ئێمە سوودی لێەکەین وەک چۆن گوتارەکانی جومعان کە لە مزگەوت دەماندا دوایش بڵاومان دەکەن لە سوۆشیال میدیا لەمەولا ئەتوانین بە ڕێک و پێک بە شێوازێکی ڕێک و پێک و وەک دەڵێن مۆدێرن ئێمە لەو ڕێگەیەوە شتەکانی خۆمان بڵێن بەڵام ئەوە بەدیلی نوێژی جومعە و نوێژی جەماعەت نییە پەنابردن بۆ ئەوەی جومعە ڕابگیرێ یا جەماعەت ڕابگیرێ بە پشت ڕاستکردنەوەیە بە کۆمەڵێ دەقی ئاینی کە ڕەنگە ئێرە نە بەرنامەکە شوێنی ئەوە بێ و نافریای ئەوەش بکەوین و حکوومەتیش کە کاتی ئەم ئیشەی کردووە من بەڕاستی لەو ڕوانگەیەوە کە ئەم بڕیارە جوانەی دەرکردووە دەستخۆشی لە حکوومەت دەکەم دەستخۆشییان لێ دەکەم و خۆشم جگەلەوەی پابندم پێوەی داوا ئەەکەم لە هەموو برابە ڕێزەکانم مامۆستایانی ئاینی لە مزگەوتەکانەوە ئاگادار بن ئەگەر تۆ ببی تۆی مامۆستا سەرپێچی بکەیت و لە مزگەوتەکەتە حاڵەتێک ڕوو بدا یەکێک بەهۆی تۆوە کە تۆ پابند نەبووی لە نوێژ خوێنەکانت خوا نەخواستە ئەو ڤایرۆسی تێدا بێ و بگرێتەوە تۆ لە عقوبەی ئەوە دەرناچی لە لای خوا و ئەگەر لە دنیاشا تۆڵەت لێ زۆر باشە و مامۆستایەکی ئاینی چ پەیامێکتان بۆ خەڵکەیە چۆن خەڵک ئەرکدار دەکەن بەرامبەر بە ئەم بابەتانەی کە ئێستا لەرەدا باستان کرد هیوادارم بینەرە بەڕێزەکان ئەوەی کە بابەتەکە دەبینێ ئەوەش دوایی دەیگەڕێتەوە بۆ کەسیت زۆر بە ئەمانەتەوە بڵێن ئێمە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم پێمانە فەرمێ لا ضرر ولا ضرار لە ئایندا زیان بە خۆ گەیاندن و زیان بە خەڵک گەیاندن نییە وابەستە ببین بەو پاک و خاوێنی کە دینەکەمان خۆی پڕە لە پاک و خاوێنی تۆی نوێژ خوێن ڕۆژانە 5 جار بەلانی کەمەوە دەژنوێر دەشۆری پێش دەژنوێژەکە تارەت دەشۆری تۆی زۆر پاک و خاوێنی بەڵام ئەم پاک و خاوێنیت ئێستا بە شێوازێکی پێویستە زیاتر ڕەچاو بکەی و پێمان نەوتراوە دژی دین بن پێمان نەوتراوە بەرامبەر بەدین بکەن ڕۆژە لە ڕۆژان شتێکی فەرز نەکراوە بە سەرمانە تاوەکو بەو شێوەیە من بەڕاستی ئێستا بەرنەوەی بێمە ناو بەرنامەکەەوە هەندێ قسەی هەندێک مامۆستای بەڕێزم بینی کە هیوادارم لە نزیکترین کاتە خۆتان بە خۆتان نابێنەوە بزانن ئەو قسەی ئێوە کردوتانە چەندێ دوورە لە ڕاستیەوە هەر هیچ بنێتە مەشای فەیسبووکەن بزانن یەکێتی زانایانی ئیسلامی دنیا عالەمی ئەوان چ بەیانێکی جوانیان دەرکردووە و بەیانەکەی ئەوان و بەیانی یەکێتی زانایانی کوردستان و بۆردی دانانی گوتاری هەینی ئێمە بە چ چالاکیەکەوە بە چ خزمەتێکەوە لەگەڵتانین لە هەموو بەشە شارەکانی کوردستان و شارەشکەکانەوە بۆ ئەوەی تووشی هەڵە نەبین و نەبینە سەبەبی هەڵە
و کارێک نەکەین کەس تووشی ناڕەحەتی ببێ خوانە خواست زۆر باشە زۆر بەڕێز مەلامەر چنگیانی مامۆستای ئاینی زۆر سپاسکە لەگەڵ مام.